پرۆژە یاسای پەروەردەیی و فێرکاری کە ئێستا لە پەرلەمانی کوردستانەوە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە بەلای شارەزانی یاسایی و پەروەردەییەوە لاوازە و پێویستە پێش ئەوەی خوێندنەوەی دووەمی بۆ بکرێت گۆڕانکاری لە دەق و مادەکانی پرۆژە یاساکەدا بکرێت بە تایبەت پرسی ئاین کە کەمترین بایەخی پێدراوە. یاساکە پرۆژەکە پرۆژەیەکی باشە بەڵام کلێنی تێدایە دەکرێت پڕ بکرێتەوە. ئەمە کاری کەسانی پەروەردەییە، کاری لیژنەی پەروەردەیە. لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا دەبوایە چەندین کۆنفرانس و وەرکشۆپ بکە کە تا ئێستا نەیکردووە بەو جۆرە، بەڵکو ئەوەی کردبێتیشی ڕێکخراوەکانن کردویانە، فشاری ڕێکخراوەکانە بە پێچەوانەوە دەبوایە لیژنەی پەروەردە کۆنفرانسی فراوان لە شارەکاندا ئەنجام بدات بە کەسانی پەیوەندیدار بۆ بابەتە بانکێش بکات. تا ئێستا ئەمانەی نەکردووە و تا ئێستاشی لەگەڵدا بێ راپۆرتی نەنووسیوەوە. بۆیە کە دەڵێم گەشتبین نیم بەمەی بەو پرۆژەیە، هیوادارم ڕایەکەم ڕاست نەبێت، گەشتبین نیم بۆی پەسەند بکرێ. ئەمە لەمەوە سەرچاوی گرتووە کە ئەمە لە پێشترە لە هەموو پرۆژە یاساکانی ترکە هەیە، بەڵام لای حزبە سیاسیەکان مەسەلەی دەسەڵات زیاتر گرنگی هەیە. شارەزایانی پەروەردەیی دەڵێن پێویستە هەر یاسایەک هەموار دەکرێتەوە پێشتر ڕاوێژ با کەسانی شارەزا بکرێت و کۆنفرانس و گفتوگۆی لەبارەوە بکرێت. بە تایبەت یاسای پەروەردە پێویستە بە وردی کار لەسەر هەموارەکەی بکرێت، نەوەک وەکو ئەم پرۆژە یاسایی ئێستا کە دەیانەوێت هاوشەوی پرۆژە یاساکانی دیکە بە کرچوکاڵی تێیپەڕێنن. نابێ ئەو پرۆژە یاسانە پەرلەمانی کوردستان و وەزارەتی پەروەردە و لایەنە پەیوەندیدارەکان بێڵن تێپەڕێ. ئەمە بەڕاستی من هەموو جارە باسیەکەم، ئەمە سەنگەرگرتن نییە لە حکوومەتی کوردستان و لە وەزارەتی پەروەردە و لە پەرلەمانی کوردستان. بەڕاستی ئەو کەسانی کە قسەی خۆیانیان هەیە لەسەر ئەم پرۆژە یاسا ئەبێ تەقدیر بکرێن، ئەبێ هان بدرێن بۆ ئەوەی تێبینی و ملاحەزاتی خۆیان. تەسەور کە وڵاتە پێشکەوتوەکان لە دنیا کە پرۆژە یاسای پەروەردە دائەنێن بەڕاستی خۆیان لە ئێمەش پێشکەوتوترن و حکوومەتن وڵاتن قەرزی عەقڵەکەن، قەرزی عەقڵەکەن لە دەوڵەتانی کە ئێمە بۆ شتەکە تەنانەت لە ناو خۆشمان ئابشارینەوە ئابزانین کفرەکە خەڵکی کە بیبینێ و بیکەین بە مشکیلەی شار بە شار و حیزب و ئەمانە. تا ئێستا یاسای پەروەردە 3 جار هەموار کراوەتەوە، بەڵام دەوترێت نەتواندراوە یاسایەکی باش بۆ پەروەردە دابدرێت. بۆ هەمواری ئەم یاسایەش تێبینی زۆر هەیە لەسەر کۆی پرۆژەکە کە لە 120 لاپەڕە پێکاتوە و چەندین کەموکورتی تێدایە. لەوانە ناکرێت پرسی ئاین ڕۆڵی گرنگی نەبێت لە یاساکەدا و فەرامۆش بکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.